نقطەی نظامیە پێشەوەی بخێنەکەن کە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە دەنگدانین بەڕێز ئێرە پۆلی ئێمە لە دەنگدانین بەخش ڕادەگرین ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان نەجەنابەت بەڕێ بەڵێ بەدەنگی 55 ئەندامی پەرلەمان بەخش ڕادەگرین بەخش ڕاگرن ڕاگەیاندن هەموو قسەکانی کاروان عەبدوڕەحمانیش لە پرۆتۆکۆڵە سڕنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان دەی پەیڕەو قسە بکەی ئەو پەیڕەوە بخوێنیتەوە ئەزانی لە کاتی دەنگدان قسە ناکرێت ئێستا فەرموو قسەکەت بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان ناکرێت هیچ کە جەنابەت ئەو پەرلەمانەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ شەوە بێئیعتیبار بکەن لە کاتێکدا کە هەر مادەیەکی گرنگ هەیە ئێوە پەخش ڕابگرن هیچ مادەیەکی گرنگ نەخەن ناو بەرنامەی کارەوە ئەمەی جەنابتان دەیکەن بە تەواوی خەرقی پێڕەوە واگەر لێرە ڕێگە نەدەم قسە بکەمە لە میدیاکانەوە قسە دەکەین بۆیە کار لە بوتووە باش بڕۆ لە میدیا قسە بکە ئێمە بابەتی قانونی مخدرات لەو لەحزەیەوە کە پرۆژە یاسا بووە کە مناقەشەمان کردووە کە دەنگمان لەسەرداوە لە هەموو قۆناغەکانیا لەبەر پاراستنی بەڕێستان لەبەرەوەی بتوانین قسەی خۆمان بکەین لەبەرەوەی بتان پارێزین لە مافیاکانی کارکردنی بواری مخدرات هەموویمان پەخشمان ڕاگرتووە ئەمەش تەکمیلەی عینەن پرۆسەیە دەستەی سەرۆکایەتی و سەرۆک بە مادەی 9 بۆی هەیە پێشنیار بکە بەڕێستان دەتوانن دەنگ بدەن بۆ دەتوانن دەنگیش نەدەن